بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕا 91. زانیاریەکانت ساغ بکەوە، زاراوەکان دەستەواژەی گونجاو لە لیستەکە هەڵبژێرە. پرسیاری 1 ئەو ژمارەی کە دابەش کرا و بەسەری دابەش دەکرێت پێی دەوترێ بەشدراو. ئەگەرە من بۆ وێنە ژمارە 15 هەبی دابەشی کەم بەسەر 3 15 ناوی بەشکراوە، 3 کەش ناوی بەشدراوە. واتە سەرە لە کاتی دابەشکردن سەرە بەش کراوە و ژێرەش ناوی بەش دراوە. لێرە دەنووسم بەش دراوە. پرسیاری 2 کاتێک کە بڕی گۆڕاوەکە بە ژمارەیەک بگۆڕیتەوە پاشان کردارەکە جێبەجێ بکە. کاتێک کە بڕی گۆڕاوەکە بە ژمارەیەک بگۆڕێتەوە پاشان کردارەکە جێبەجێ بکە. بەڕاستی نووسینەکی خراپە، کوردی ئەوها نانووسرێ، بەڵام بۆ وێنە ئەگەرە من گۆڕاوەکەم هەبوو 5 جاران گۆڕاوەکە 5 پیتی س. ئەگەر پیتی س گۆڕاوەکەی کردیە بۆ وێنە 3. کاتێک کە ئەو پیتەی دەینم لای دەبم لە جیاتی ژمارەکەی دادەنێم لە جیاتی دانان دەبیتە چ؟ دەبیتە 5 جاران 3 دەبیتە 15. یەکسان دەبی بە 15. کەواتە ئەو کردارە هەمووی لە جیاتی دانان چی پێ دەڵێن؟ پێی دەڵێن بەهایەکەی ئەژمێر دەکەم. کەواتە وەکو گوتم باشنە نووسرایە کاتێک بەها ئەژمێر بکە ئەوە نابیشتیوە. کوردیەکە زۆر خراپ نووسرایە، بەڵام مەبەستیان ئەوەیە لە کاتی لە جیاتی دانان و کە گۆڕاوەکەی دەگۆڕم بە ژمارە وەکو لێرە گۆڕاوەکەم گۆڕی بە ژمارەکەم دانا پاشان بەهایەکە زانیم دەکا 15. ئەوە ئەژمێرکردنی بەهای ئەو بڕەیە. دەبووە باشتر نووسرابە. کەواتە ئەگەر تێنەگەیشتی ماف بەخۆتە. پرسیاری ژمارە 3 ئەو ژمارەیە کە لە کرداری دابەشکردندا دابەشی دەکەین وەکو گوتم پێی دەڵێن بەشکراو. ئەو ژمارەیە کە دابەشی دەکەین دەیکەینە چەند بەشێک. بۆ وێنە ئەگەر 16 هەبی دابەشی کەم بۆ 4 کۆمەڵە، هەر کۆمەڵەی 4 دانەیە، کەواتە 16 بەش کراوە. پرسیاری 4 لە پرسیارەکەی لای چەپ بریتیە لە 7 و بریتیە لە 3. دیسان لێرە وەکو گوتم باش نەنووسرایە ئەو پرسیارانە، نووسرایە لە پرسیارەکەی لای چەپ. دەبا بنووسرابە لە وێنەکەی لای چەپ. ئەو وێنەیە، پرسیار نییە، ئەوە وێنەیە. 7 بریتیە لە چ و 3 بریتیە لە چ. ئەگەر تەمەشای ئەو وێنەی بکەم 7 واتە 7 واتە ئەنجامی دابەشکردنە. لە کاتێک دابەشی دەکەم یان بەرکەوت دوو ناوی هەیە، 7ەکە ناوی ئەنجامی دابەشکردنە. کەواتە ئەنجامی دابەشکردن لێرە دەنووسم. 3 چییە؟ 3کەش ماوە. واتە لە کاتێک کە ئەمن 38 دابەشی 5 دەکەم 7 هەیە، 7 تەواو 7 جاران 5 35. ئەوجە 38 لێ دەردەکەم دەمینێتەوە 3. 3کەیان لێرە نووسیە واتە ماوە 3. ئەوە تەواو. لەو جۆرە پرسیارانە دابەشکردن بەسەر ژمارەیەکی یەک ڕەنووسی. ئێستا دابەشی دەکەین، دابەشی بکە. پرسیاری 5 85 دابەش 3. یەکەم شت 8ەکەی دابەشی 3 دەکەم
هەشت دابەش سێ یەکسانە بە دوو. دوو جاران سێش یەکسانە بە شەش. هەشتیش شەشی لێ بڕوە دەمینێتەوە دوو. پێنجەکەی تەنیشتی ئەو پێنجە دێتە خوارێ 25 دابەش سێ یەکسانە بە هەشت. چونکە هەشت جاران سێ یەکسانە بە 24. 25ش 24 لێ بڕوە یەک دەمینێتەوە. کەواتە ئەنجامی دابەشکردن دەکا 28 ماوە یەک. 28 ماوە یەک. 93 دابەش حەفت با لێرە دابەشی کەم ڕەنگە ئاسان تربی. 93 دابەش حەفت. دابەش حەفت. 9 دابەش حەفت یەکسانە بە یەک. یەک جاران حەفت حەفت. 9 کەم حەفت دەکات دوو. سێکەی دەینمە خوارێ لێرە 23 دابەش حەفت یەکسانە بە سێ. چونکە سێ جاران حەفت یەکسانە بە 21. 23 کەم 21 دوو. کەواتە سێزدەی تەواوم هەیە و ماوە دوو. ئەنجامەکەی دیارە لە کتێبەکەی لێرە دەنووسن ماوە دوو. سێزدەی تەواویشم هەیە. ئەنجامی دابەشکردن. ئەوە تەواو ئەو پرسیارەش ڕەنگە ئەمن هەموو پرسیارەکانشی کار نەکەم چونکە کاتی هەموو پرسیارەکان ڕەنگە نەبی. پرسیاری حەفت 61 دابەش دوو. 61 دابەشی کەم لەگەڵ دوو بەسەر دوو. 6 دابەش دوو سێ. سێ جاران دوو شەش. شەش شەشی لێ بڕوا سفر یەکە کە دێتە خوارێ. یەک دابەش دوو یەکسانە بە سفر. ئەوجا سفر جاران دوو هەر سفر ئەو جە دەمینێتەوە یەک. ئەوە زۆر گرنگە ئەو سفرەی دانێم دەنا هەڵەیە. ئێستا سی تەواو و ماوە یەک. ئەنجامی لێکدان کردیە سی ماوە یەک. پرسیاری هەشت. 92 دابەش شەش. 92 دابەشی بکەم لەگەڵ شەش. 9 دابەش شەش یەک. یەک جاران شەش شەش دەمینێتەوە سێ. خوێندکاریژیر ئەگەر نەزانی بۆ وێنە بنووسی 9 دابەش شەش دەکات دوو بۆ وێنە. ئەگەر نەتزانی نووسیت دوو جاران شەش دوازدە کە دەبینم دوازدە چونکە ئەم تەنیا نۆیەکەم وەرگرت بوو. نابی ئەم دوازدەی بنووسم لە ژێر ئەو دووەی چونکە ئەو دووە لەگەڵ نەبوو. نەتوانم بنووسم دوازدە ئەوە هەڵەیە. دەبی دوازدەکە جێی هەبی لە ژێر نۆیەکەی. نابی لە نۆی گەورەتربی ئەو ژمارەی لە کاتی لێکدان. کەواتە دوو هەڵەیە. دەبی بنووسم یەک جاران شەش شەش. ئەو جەنۆ شەشی لێ بڕوا سێ. 32 دابەش شەش یەکسانە بە پێنج. پێنج جاران شەش یەکسانە بە سی. ئەگەر هاتوو هەڵم کرد نەمزانی پێنجە بۆ وێنە نووسیم چوار. چار جاران شەش 24. ئەو جا 32 24 لێ بڕوا دەمینێتەوە هەشت. چونکە هەشت گەورەترە لە شەش دیارە ئەو چوارە هەڵەیە. کەواتە ئەو چوارەی گەورە دەکەم دەیکەمە پێنج. ئەو جە پێنج جاران شەش یەکسانە بە سی. 32 سی لێ بڕوا دەمینێتەوە ماوە دوو. ئەنجامەکە کردیە 15 ماوە دوو. کەواتە دەتوانم هەڵەی بکەم ئەگەر هاتوو زانیم هەڵەکەم ڕاست کەمەوە. پرسیاری 29 دابەش شەش یەکسانە بە چار. چار جاران شەش 24. هەموو 29ەکەی وەردەگرم دەمینێتەوە پێنج. چاری تەواو ماوە پێنج. کەواتە بەشکراو 29 بەش دراو شەشە. ئەنجامی دابەشکردن چوارە ماوە پێنج. ناوەکانیان بزانم ڕەنگە باشبی. پرسیاری 10 هەشتا و هەفت دابەش حەفت
هەشتا و چوار بپورن دابش حەفت هەشت دابش حەفت یەک جاران حەفت حەفت دەمێنێتەوە هەشت حەفتی لێ بڕوا یەک چواردە دابش حەفت دوو هیچ نەماوە دوو جاران حەفت چاردا ماوە سفر پێویست ناکە بنووسم سفر کە دەمێنێتەوە سفر ئەنجامی دابشکردن کردیە 12. پرسیاری 58 پرسیاری 11 58 دابش دوو 5 دابش دوو دوو جاران دوو چوار هەژدە دابش دوو دەکانەوە 9 جاران دوو هەژدە هیچ نەماوە سفر ماوە ئەنجامەکەش بووە 29 بژمێریشت تێدەتوانی ساغێکەوە خوێندکاریشیر. پرسیاری 12 44 دابش 6 حەفت جاران 6 42 دەمێنێتەوە دوو حەفتی تەواو و ماوە دوو. پرسیاری 13 97 دابش 8 9 دابش 8 یەک جاران 8 دەمێنێتەوە 17 دابش 8 دەکا دوو جاران 16 کەواتە ئەنجامەکە 12 و ماوە یەک ماوە یەک. بێمە لای پرسیاری 15 هەموو پرسیارەکان چاناکەم وەکو گوتم 3 12 دابش دوو 3 دابش دوو یەک جاران دوو دەمێنێتەوە یەک ئەو یەکەش دێتە خوارە 11 دابش دوو 5 جاران دوودا دەمێنێتەوە یەک دووەکەش دێتە خوارە 12 دابش دوو 6 هیچ نەماوە 6 جاران دوو 12 سفر سفر ئەنجامەکە کردیە 156. پرسیاری 45 دابش 5 یەکسانە بەنەوە 264 دابشی 8 264 دابش 8 26 دابش 8 3 جاران 8 24 26 24 لێ بڕوا دەکا دوو چاریش دێتە خوارێ 24 دابش 8 دیسان 3 جاران 8 24 هیچ نەماوە ئەنجامەکەش کردیە 33. پرسیاری 892 7 دابشی 7 8 دابش 7 یەک جاران 7 8 حەفتی لێ بڕوا یەک 9 دێنمە خوارێ 19 دابش 7 دوو جاران 7 چواردا 19 چاردەی لێ بڕوا دەمێنێتەوە 5 ئەو هەفتەی ئێرە دێنمە خوارێ ئەو هەفتە 57 دابش 7 یەکسانە بە 8 جاران 7 56 ماوە یەک کەواتە 128 تەواو ئەنجامی لێکدان ئەنجامی دابش ببورن و ماوە یەک. دوو هەمین پرسیاری 19 چا دەکەم ئەوجا تەواو ئەو پرسیارەی بە خێرایی چا دەکەم 9 دابش 4 دوو جاران 4 8 دەمێنێتەوە یەک 16 دابش 4 دەکات 4 8 دابش 4 یەکسانە بە دوو و 4 دابش 4 یەکسانە بە یەک. دابشکردن بەسەر دا زۆر ئاسانە دابشکردن بەسەردا بە تایبەتی ئەگەر هاتوو ئەو ژمارەی کە دابشی دەکەم سفری هەبوو لە خانە یەکان کەواتە تەنیا چ بکە ئەگەر ئەو هابوو تەنیا ئەو سفرە و ئەو سفرەی بسڕەوە ئەو ژمارەیە کە دابشی دەکەی لێرە بینووسە چونکە 67 دابشیە کار دەکا 67. پرسیاری 21 دیسان ئەو سفرەی لەگەڵ ئەو سفرەی لابم دەمێنێتەوە چل ئەنجامی دابشکردن هیچ ماوەش نامێنێتەوە کە سفر هەبوو لێرە ئەو سفرە ڕۆیش لەگەڵ ئەو سفرە ئەنجامەکە کردیە 607 هەمووی ئەوەی دەنووسم کەمایتەوە
لێرە دیسان ئەو سفرە لەگەڵ ئەو سفرە ئەنجامەکە کردیە تەنیا هەفتە. لێرەش هەمان شت ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی ئەنجامەکە و دەکاتە 6. هیچ نامێنێتەوە، ئەنجامی دابشکردن یەکسانە بە 6. ئەو سفرە ڕۆیشت لەگەڵ ئەو سفرە ئەنجامەکە کردیە 60. دیسان ئەو سفرە پێی ناوێ خۆممان دیکەم ئەنجامی دابش 85. لێرەش ئەنجامی دابش 855. دڵنیابوون لە دابشکردنەکە هەندێک جار بە تایبەتی کاتی تاقیکردنەوە دابش دەکەم ڕەنگە دڵنیا نەبم ئایا ڕاستم کردیا، ڕێیەک هەیە بۆ ئەوەی بزانم دابشەکەم ڕاستە یان نا، بە بەکارهێنانی لێکدان. واتە ئێستا ئەمن بۆ وێنە 46م دابەشی 2 کرد دەرچوو 23. ئێستا با بزانم ئایا ڕاستم کردیا یان نا، هەتا بزانم ڕاستم کردیا 23 دەینم لێکی دەدەم لەگەڵ 2. ئەگەر 46م بەدەست کرد ئەوە ڕاستە، ئەگەر نا هەڵەیە. کەواتە 23 جاران 2، 23 لێکی بدەم لەگەڵ 2 جاران 3 6 2 جاران 2 4 46 بەڵێ ڕاستم، ئەنجامەکە ڕاستە، دابشکردنەکە ئێستا دڵنیا بووم کە ڕاستە. پرسیاری 29 دەینم 11 لێک دەدەم لەگەڵ 8. 11 جاران 8 یەکسانە بە 88. پاشان چ دەکەم؟ ماوە 5 ئەو 5ەی کۆ دەکەمەوە، کۆکردنەوە 8 و 5 13، 8 و 1 یەکەکەی 13 8 و 1 یەکسانە بە 9. ئێستا 93 ئێستا زانیم کە ڕاستم کردیا، ماوەکەی لەگەڵ کۆ دەکەمەوە، کەواتە ئەوەش ڕاست بوو. ئێرە 124 لێک دەدەم لەگەڵ 7 دوایە کۆی دەکەمەوە لەگەڵ ماوەکە کە 6. 124 جاران 7 124 جاران 7 124 جاران 7 4 جاران 7 28 4 2 جاران 7 14 2 16 7 جاران 1 7 1 8. ئێستا کۆی دەکەمەوە لەگەڵ ماوەکە چەند مابۆوە 6. کۆی دەکەمەوە لەگەڵ 6 8 و 6 4 6 و 1 7 874. ئایا 874 بوو؟ بەڵێ 874 بوو، کەواتە ڕاستە. کەواتە دڵنیابوونیش زۆر ئاسانە، دەتوانم دڵنیابم. ئێستا 62 جارانی 6 دەکەم، 2 جاران 6 12 6 جاران 6 36 و 1 37 372 372 بەدەست هات، کەواتە ڕاستە. پرسیاری 32 13 جاران 7 3 جاران 7 21 7 جاران 1 7 و 2 91 91 ڕاستە. 31 جارانی 8 بکەم، 31 جاران 8 8 جاران 1 8 8 جاران 3 24 کۆی بکەمەوە لەگەڵ ماوەکە 7 8 و 5 8 و 7 15 4 و 1 5 2 شتێتە خوارێ 255 255 کەواتە دیسان ڕاستە. دوهەمین پرسیار دوهەمین نا پێشی دوهەمینی 188 جارانی 4 بکەم، کۆی بکەمەوە لەگەڵ 2 188 جاران 4 4 جاران 8 32 4 جاران 8 دیسان 32 لەگەڵ 3 35 4 جاران 1 4 و 3 دەکا 7 کۆی بکەمەوە لەگەڵ 2 2 یەکسانە بە 4 5 7 754 754 ڕاستە، هەڵەیان نەکردیە لەو کتێبە. بێمە لای دوهەمین پرسیار 17 جاران 5
پێنجاران حەفت 35 پێنجاران یەک 5 کۆ سێ دەکا 85 کەواتە ئەوەش ڕاستە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕان 91 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیە چینوێ هەر بژی.